توشتێکی زۆر جوانە بچین ئەوێ. سەلام عەلەیکوم. جەماعەت باشن؟ شوێنێکی خۆش و دڵگیرە. ماشەڵڵا شتێکی زۆر سەرنجڕاکێشە بەڕاستی. خوای گەورە دەفەرمێت قال ربنا الذي أعطى كل شيء خلقه ثم هدى. پەروەردگار ئەو زاتەیە کە هەموو شتێکی دروست کردووە پاشان هیدایەتی داوە، یعنی ڕێنمونی کردووە کە چۆن بژێت، ڕێنمونی کردووە کە چۆن ئەو هێلانەیە خۆی دروست کات، ڕێنمونی کردووە کە چۆن ژیانی خۆی بەسەر ببات. سبحان الله گەورەی و لە قودرەتی خدای پەروەردگار لە ڕەحم و بەزەی خوای گەورە أعطى كل شيء خلقه ثم هدى. هەموو شتێک کە دروستی کردووە لەگەڵ دروستکردنەکەشی شێوازی ژیانی فێر کردووە و ڕێنمونی کردە بۆ ئەوەی کە چۆن بژێت و ژیانی خۆی چۆن ڕێکخات. ئەوە کە ئینسان تەماشای دەکات ڕەنگە چەند کەس کۆبنەوە نەتوانێت ئاوا شتێکی ئاوا دروستکات، بەڵام باڵندەیەک خوای گەورە کە دروستی کردووە ڕێنمونی کردووە کە چۆن ئەو ماڵەی خۆی دروست کات بۆ ئەوەی کە تێیدا بژێت. پێویستە لێرەوە لە ناخی دڵمان بڵێن لا إله إلا الله. بەڕاستی خوای پەروەردگار تاک و تەنهایە و هەر ئەو شیاوی پەرستنە وەختێک تەماشای دروستکراوەکانی دەکەین، تەماشای قودرەت و دەسەڵاتی ئەو پەروەردگاری دەکەین، بەڕاستی گەورەی ئەو زاتەمان بۆ دەردەکەوێت و تاک و تەنهایی ئەو زاتەمان بۆ دەردەکەوێت. بۆیە پێویستە چاکتر بیناسین و باشتر بیپەرستین.